قیامەت نزیکە وا خەریکە دێت بەڵام بەخوا زۆرینەی خەڵکی غافڵ و خەوتون الله دەفەرمێ سبحانه وتعالى اقترب للناس حسابهم وهم في غفلة معرضون حساب قیامەتی خەڵکی وا نزیک بوویەوە کەچی ئەوان دەربارەی غافڵن و پشتیان تێ کردووە وا دەژین و هەڵپە دەکەین ئەڵەی مردن نایە بەرەو ڕوومان ئەڵەی هەر قیامەتێکی ژوجودی نییە بەچی بە ئاگادەینەوە ئەو کاتە بە ئاگادەینەوە کە مەلەکول مەوت دێتە سەرمان ئەو کاتەی کە زۆرینەی خەڵک حاڵیان وایە دەڵێن یا لەیتەنا نوڕەد وەلا نوکەذب بئایات الله ونەکونە من المؤمنین خۆزگا بۆ ساتێک بگەڕاینایەتەوە بۆ ئەم دنیایە و لە ئەهلی ئیمان و تەوحید بووینایە ئەو کاتە خەڵکی بە ئاگادێنەوانێ کە لە کاتی سرە مەرگیاندا دەڵێن یا لەیتەنی قەدەمت لحەیاتی ئای خۆزگا ئیمان و کردەوەی چاکم پێش خستایە بۆ ئەم ژیانە حەقەی کە ئێستا بەرەو ڕووم ئەبێتەوانەکە ژیانی قیامەتە براکانم ژیانی دنیا ژیانێکی فانیە کۆتایی پێدێ ئەو ژیانەی کە هەتایە ژیانی قیامەتە مسلمانی عاقڵ ئەو کەسەیەکە ژیانی ئەو دنیای ئاوەدان کاتەوانێ هەڵپە و خۆهیلاکردنەکەی دنیامان بەخوا هیچ سوودێکمان پێ ناگەێنێ سەروەت و سامان هیچ سوودێکی نییە دەورێکی نییە بۆ قیامەت دەسەڵات و هێز و حیمایەکان سوودیان نییە ئەتباع و شوێنکەوتە و ناوبانگ سوودیان نییە تەنها ئیمان و تەوحید و ئیسلامەتیەکی بێغەل و غەش و پاک کردەوەی چاک و عەمەلی صالح توێشوی ئەو